خۆشەویستانی کورسات نیوز دووبارە سڵاوتان لێبێ پێکەوە لەگەڵ هاوکارانم پانۆڕامای ئەم شەوتان پێشکەشەکەی دەرفەت و مەترسیەکان لە یەکەم ڕۆژی ساڵی 2024دا گفتوگۆی لەبارەوەکەین لە ڕۆژەکانی کۆتایی ساڵی 2023 هێرشە درۆنیەکان گەیشتە هێڵی سوور ئەمە مەترسی و دڕدۆنجی و پرسیاری لای هاوڵاتیانی هەرێمی کوردستان دروست کردو ئایا ئەمە ئەچینە قوڵایی زیاتری مەترسیەکان یاخود دەتوانرێت بە کڕیزی و یەکگوتاری و بە کۆمەڵێک پەیوەندی دامەزراوەی ئەم مەترسیانە بکرێنە دەرفەت. ئەم شەو بە سوپاسەوە و بە داوای لێبوردنێکی زۆرەوە لە مامۆستا بووبەکر کاروانی بەوەی گرفتی تەکنیکی ماوەیەکی زۆر ڕامان گرت لەگەڵ بەڕێز مامۆستا بووبەکر کاروانی نووسەر و چاودێری سیاسی گفتوگۆکەین کە بەڕێزیان لە شاری سلێمانیەوە لەگەڵمانە. مامۆستا سڵاو لێبێ، ساڵی نوێت پیرۆز بێ و داوای لێبوردنیشی لێکەین. ئیتر ئەوە کوردستانە هەموو شتێگەرە بێ خەلەلی هەبێ. ئەمەوێت لەوە پرسیار بکەم خوێندنەوەی بەڕێستان بۆ زیادبوونی هێرشە درۆنیەکان بۆ سەر هەرێمی کوردستان چییە؟ وەڵێ بەناوی خوای بەخشندە و میهرەبان، جەژنی تۆ بینەرانی کورسات و گەلەکەمان پیرۆز بێ و هەموو گەلانی جیهان. ڕوونە پەیوەندی باو ململانەوە هەیە کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ئێستا لە ئارایە ئەوەیە بیندرێ ئێستا بەشێکی ڕنگدانەوەی جەنگی غەزەیە و ململانی نێوان بەرەی بەرەنگاری ناوچەکە بە سەرۆکایەتی کۆماری ئیسلامی ئێران و ئەمریکا و ئیسرائیل و هاوپەیمانەکانی بەشە لەو ڕنگدانەوەش لە عێراقەیە و لە عێراقیشا بەشێکێکەوێتە کوردستانەوە. بەداخەوە هەرێمی کوردستان وێناکەی وایە لە دەرەوە کە بەسەر دوو بلۆک بەندیا دابەش بوون، بۆیە درۆنەکان لە ڕوێکەوە پەیام ناردنن، لە ڕوێکیشەوە نەخشەی جوگرافی هێزەکان چ یعنی تۆخکردنەوەیە کە هەر هێزە لە چ بەرەیەکە و لە چ بەرەیەک نییە، بەڵام تاکو ئێستا لە پەیام ناردن تێنە پەڕیوە، واتە زیاتر بۆ پەیام ناردنن نەک بۆ ئازار پێگەیاندنێکی گەورە بە هێزەکانی بەرامبەر. ئەمە پێت وایە لەکوێدا ئەو پەیامانە کۆتایی پێدێت؟ دەبێت لەکوێدا هەرێمی کوردستان بڵێت گەیشت، ینی هەڵبەتە وەکو مەسەلەن بۆ بەرپەرزدانەوەی ئەو بابەتە هەڵبەتە لە ڕووی دیبلۆماسی و سیاسیەوە. بەڕای من ئێمە بەداخەوە ڕاستە لە ڕووی قانونیەوە هەرێمی کوردستان قوارەیەکی دەستوریە، بەڵام لە ڕووی کرداریەوە لە سۆنگەی ئەو ناکۆکیانەی لە نێوان یەکێتی و پارتی دموکراتی کوردستان و پێکهاتە حکوومەتەی ترۆکایەکەی کوردستان هەیە. ئێمە ناتوانین باز لە سیاسەتێکی هەرێمی کوردستانی یەکگرتوو بکەین وەک قوارەیە کە بڵێن چۆن ڕۆنێتە ئەم مەسەلانە و ئامرازەکانی دەستی کامانن و چۆن دابەشیانەکە، لەبەرەوەی دابشبوونێکی بەداخەوە ناخۆشمان لە هەرێمی کوردستانە هەیە. خودی بەکارهێنانی بۆمب و درۆنەکانیش خۆمان نەزانین تەنها بەشێک لە هەرێمی کوردستان ئەگرێتەوە، بەشەکەی تری ناگرێتەوە، ئەویش یا بەشەکەی تری هێزێکی ترێکاتەوە. بۆ نمونە تورکیا ناوچەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆمبابارانەکە بە بیانووی ئەوەی کە بارگاکانی پارتی کرێکارانی کوردستان لەوێن، درۆنەکانی برادرانیش لە عێراقا کە ڕوونەچیان لە پشتە و درێژبوونەوەی مەزەبی و ئایدۆلۆژی و سیاسی و عەسکەریان لەکوێیە، ئەوانیش زۆری زەر دەکەن بە ئامانج. لێرەوە ڕوونەکە دابەشبوونەکە لە هەرێمی کوردستانیشا ڕوونە، بۆیە گەر هەرێمی کوردستان لە ناوە خۆی بینانەکاتەوە و گەر سیاسەتێکی یەکگرتووی نەبێت کە بەداخەوە ئێستا دامودەستگاکانیشی کاربەڕێکردن لەبەردەم بەرکەوتەیەکی هەڵبژاردننی چارەنووسنادیاری شاین. لێرەوە زەحمەتە بێ باز لە وەکوتم سیاسەتێکی یەکگرتووی هەرێمی کوردستان بکەین، ئەبێ باز لە یەکێتی و پارتی بکەین وەک دوو هێزی دەسەڵاتدار بە ناوی حکوومەتی هەرێمی کوردستان و هەر یەک لە زۆنی حکومڕانی خۆی. باشە، ئەو هێرشە درۆنیانە تاکوێ بابەتیوێکی تر پرسیار بکەم بەڕێز مامۆستا بووبەکر، تاکوێ بەردەوامە بن، تاکوێ پەیامەکە واز ناهێنن، لەکوێدا پەیامەکە کۆتایی دێ؟ ئێستا ئەوە پەیامێکە، بەڵام مەسەلەن ئەوە درۆنێک نا دوو درۆن ناسێ درۆن ئێستاوای لە تۆ بە ئاشکرا بە ئاسمانی هەرێمی کوردستانە ئەڕۆنەوە چن لە مەسەلەن گەیشتە هێڵی سوور، مەسەلەن بارگای هێزی پێشمەرگەی کوردستان. ئەمە لەکوێ پەیامە کۆتایی دێ؟ لەکوێ مەسەجە دەگات؟ بە بڕای من تاکو کۆماری ئیسلامی ئێران و حەشتی شەعبی و ئەو گروپانەی کە فڕۆکە بە فڕۆرکانەکان بەکارهێنن پیان وابێ کە
هەندێک لە هێزەکانی هەرێمی کوردستان لە بەرەی ئەمریکا و تورکیا و ئیسرائیل و ئەمانەیان ئەو پەیامانە کۆتایی پێنادەن یا هەندێک لە هێزەکان بە تەواوەتی میلکەچی سیاسەتی ئەوان نابن و ناچوونە چوارچەوەی ئەو استراتیژیانەی ئەوان ئەیانەوێ و لە بەرامبەر ئەوانەوە قسەیەکی جیاوازیان هەیە خۆیان وا پۆڵێنەکەن کە لە بەرەی ئەوان نین یا بە مانایەکی تر ئەیانەوێ ئەوانش ڕازیکەن و کۆماری ئیسلامیێران و بەغاو ئەوانش ڕازیکەن ئەوەکانی ترش ڕازیکەن بەڵام زۆرتر لەوانی بەرامبەر نزیک بن کە لێرە باسی پارتی دموکراتی کوردستانە و ئێمە هەرێمێکی یەکگرتومان نەبێ و ناکۆکی ناوخۆیمان هەبێ و نەتوانین استراتیژێکی هاوبەشی نیشتیمانی بیناکەین کە تعبیر باتەوە لە ئێستای واقعی هەرێمی کوردستان و خەونی ناسیۆنالیزمی کوردی بە پلەی یەکەم لە باشوور و بە پلەی دووەمیش لە ئاستی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە کەم و هەڵکشان و داکشان ئەمە بەرداوامە بێ ئەکرێ هەندێکا تونوتیش بێ هەندێکا بەرداوام بێ لەبەرەوەی ئێمە لە پێش ڕووداوەکان و جەنگی غەزەشەوە هەر شایەتیەوە بووین کە درۆنەکان بەکار هاتوون ئەویش بەشێکی ڕنگدانەوەی ئەو پەیوەندیە ڕێگ نەخراوە و پڕ لە کێشەی نێوان هەرێمی کوردستان و بەغایە هەروەها بوونی ئۆپۆزیسیۆنی ئێرانی لێرە دیارە ئەگەر بوونی ئۆپۆزیسیۆنی تورکیش ئەگەر بێت و مەسەلەی تورکیا حسێب بکەین تەنها ئەو درۆنانە حسێب نەکەین کە لەلایەن هەندێک گروپی عێراقیەوە هینەکەن بوونی ئەو ئۆپۆزیسیۆنانەش لێرە و دیدگا جیاوازەکان و دابەشبوونەکان واکە بەداخەوە ئێمە یعنی زەمانێکی دیاریکراومان نەبێ بۆی کە ئەو پەیامنادنە کۆتایی پێبێ وەکو وتمان مەگەر گۆڕانێکی دراماتیکی ڕووبە یاخو هەندێک لە هێزەکان سازشێکی گەورە بکەن یا هەرێمێکی کوردستانی یەکگرت و دروست بێ کە بتوانە لانی کەمی احترامی خۆی فەڕسکە و نەتواندرێ سوود لە ناکۆکیەکانی ناخۆی وەرگیرێ و بەرهێنانی سیاسی خراپی تیا بکرێن. مامۆستا دەرفەت لە بەردەم یەکێتی و پارتی هەیە یان ئەتوانن ئیرادە ئەگەر هەبێت گوتارێکی هاوبەش دروست بکرێت لەم دۆخەدا کە مادام مەسەلەن ئەوە ئەبینین مەسەلەن فڕۆکەی بۆ فڕۆکەوان لە بەناوی پەکەکەوە لە ناوچەی چەمسەماڵ دووسێ ڕۆژ بردومانی کرد لەولاوە بردومانی ئەوەی ترەکە ئەتوانن ئەوان ڕێگری بکەن لەو تۆخکردنەوەی ئەو خەتە و ئەو جیاکاریە یان لە دەستی ئەوانە نەماوە ئێمە چەند شت پەنجەی بنێنە سەر خراپنێ یەکەمیان بەشە لە ئامانجەکان دەربارەی هەرێمی کوردستان ئەوەیە کە ئەو ئەزمونێ لێرە هەیە تێک بشکێ و کورد ناومێت بکرێ لە هەر ئەزمونێکی حکومڕانی کە خۆی ئیدارێ بکە کورد خۆی بەرچاو بکەوێ کە بەداخەوە بەشە لام سیاسەتە سەری گرتووە بەهۆی نەخشە شەشانی دەرەکی و دۆخی ناوخۆی هەرێمی کوردستان کاریان لێ کردووە مرۆڤی کورد یا بەشێ لە مرۆڤی کورد کە بەداخەوە ئەو بەشەش کەم نییە کە بەشی زۆری بایکۆتی پرۆسی سیاسی کردووە کە نیشانەی ناومێدیە وای لێ خوێنرێتەوە کە بڕایەکی کەمتری مابێ بە جدیەتی ئەو سیاسەتەی لە هەرێمی کوردستان ئاکرێ و بە ئایندەی خۆی هەر ئەو سیاسەتە ئێوێ ئەو سیاسەتە هەرێمیە ئێوێ کوردی هەموو پارچەکان ناومێت بکرێ لە ڕێی ناومێتکردنی ئەزمموی هەرێمی کوردستان و لێدان لە یەک پارچەی ئەزمونونەکە و لە بێکەوە هەڵکردنی هێزەکان و لە بوونی پرۆژەیەکی نیشتیمانی بۆ زاڵبوون بەسەر گەندەڵی و لە کۆتاییهێنان بە زۆنەکان و هێزێکی نیشتیمانی پێشمەرگە و هەموو پێداویستیانەی کە پێشمەرج و ژێرخانی دروستکردنی ئەزمونێکی مەدەنی یەکگرتووی نیشتیمانی کوردستانین کە لە کوردستانە دەستوری هەبێ کۆمەلگای سیاسیمان بۆ ڕێکخە و دەسەڵاتێکی مەرکەزی ناوەندی لە هەرێمی کوردستانە هەبێ گزارش باتەوە لە کۆمەڵی دام و دەستگای نیشتیمانی سەر و حیزبی سەر و ناوچەی سەر و ئایدۆلۆژی سەر و خێڵی و سەر و دەڤەری هەموو ئەو شتانێک ئێمە لە قۆناغی ڕابردووە تاکو ئێستانیمانە ئایا یەکێتی و پارتی ئەتوانن بە بڕای من ئەتوانن ئەگەر بیانەوێ ئێستا بەداخەوە نایانەوێ ئەگینا بۆچی ناتوانن چ ڕێگریەک لە بەردەمیانە هەیە چی وای لێکردون دوو هێزی کوردی کە دوو مێژووی هاوبەشیان هەیە ڕاستە بەشە لە مێژوەکە مێژوویەکی بەداخەوە ئازاربەخشە مێژوویەکی پێکەوە هەڵنەکردنە بەڵامەوە 30 ساڵە پێکەوە حکومڕانی هەرێمی کوردستانیەکەن و لە کەشتیەکان هاوچارە نووسن هەردووکیان هاوچارە نووسن و بیرکردنەوە لە خوار سەقفی قوارەی هەرێمی کوردستانەوە خۆڕسواکردنە هەر لایەنێک پەنای بۆ بەرێ و درێژەدان بە ناکۆکیەکان و هەموو ئەو شتانەی لە ناکۆکیەکانی ژەکەونەوە لە ڕاستیا جۆرە لە خۆکوشتنی هێواشە بەداخەوە ئێستا ڕەوتی خۆکوشتنە هێواشەکەش جۆرە لە پەرەیستانوە
من ئێستا بەم جۆرە ئێستا بەداخەوە بارودۆخ و ئیرادەیەکی لەو جۆرە نابینم. گرنگە ئێمە ئێستا دام و دەستگاکانمان کە شەرعەتی دیموکراتیان نەماوە ئێمە لە بەردەم هەڵبژاردنێکین ئەگەر بەو ئاستە هەستی لێپسراوی نیشتیمانیان هەبێ هاوکاری یەکتر بن یارمەتی دەری یەکتر بن و یارمەتە دەری میلەتەکان بن بۆی هەڵبژاردنێکی پاک و بێگەر بەڕێوە بچێت لانی کەم شەرعیەت بگەڕێتەوە بۆ دام و دەستگاکان و لەسەر بناغەیەکی نوێ ڕێکەون بە شێوازێکی نوێ هەرێمی کوردستان بەڕێوە بەرن ئەوە توانین ئێمە باز لە قسەیەکی نوێ بکەین لەبەرەوەی بە شێوازە کۆنەکە ئەو فۆرمە لە حکمڕانی ئەو جۆرە لە پەیوەندی لە نێوان یەکێتی و پارتی لە نێوان خەڵک و نخبەی حکمڕان لە نێوان هێزەکانی ئێمە و بەغا هێزەکانی ئێمە و تورکیا و ئێران گەیشتۆتە بنبەست لێرەوە کە گەیشتۆتە بنبەست واتە ئەم فۆرمە ئەم شێوازە لە پەیوەندی ئەم شێوازە لە بێکەوبوونا چارەسەری پێنەماوە کە چارەسەرت پێنەماوە بەداخەوە بە دیلێکیش نییە چارەسەری نوێمان پێشکەشکە بۆیە ئەگەر وریانە بین دۆخی قەیران دۆخی بنبەست درێژا چێشێ کاوەش کارەساتەکە قوڵترە کاتەوە بۆیە گرنگە ئێمە لە دوام هەڵبژاردنەوە کە دیارە هەڵبژاردنێکی گرنگە مەترسی داریشە لەبەرەوەی ئایا ئەگەر هەڵبژاردنمان کرد سەرکەوتوو بوون لەوەی کاتی هەڵبژاردن دیاریکەین کە ئەمە خۆی گرنگە واگەر سەرکەوتوو بووین هەڵبژاردنێکمان ئەنجامدا ئایا پاک و بێگەر ئەنجام بێدەین واگەر پاک و بێگەر ئەنجامماندا ئایا بەرەنجامەکانی قبوڵەکەین واگەر بەرەنجامەکانمان قبول کرد ئایا بەڕوحیەتێکی نوێەوە ئەتوانین حکوومەتێکی نوێ لە چوارچێوەی لێک تێگەیشتن و ڕێکەوتنێکی نوێیە لە کوردستان دروستکەین کە بەشێ لە ئەو بناغەیە تێپەڕێنین کە بەداخەوە لاواز و فشۆڵ دەرچوو لە قۆناغی ڕابردووە هەموو ئەمانە پرسیارن بۆ یەکێتی و پارسی تاکو ئێستا بەداخەوە ناکۆکەکانیان قوڵترە بێتەوە بێمتمەیان مێبتمانەیان بەرامبەر یەکتر زۆرە لەم دۆخەی ئێستا ئەگەر بەم جۆرە بڕۆنە پێشەوە یەکێتی قەوارەی هەرێمی کوردستانیش ئەکەوێتە ژێر پرسیارەوە و ئاچین بەرەو چارەنووسی ناخۆش و دەستێوەردانی دەرەکیش لە ڕاستیا زۆرترە بێ ئەو کاتابێ بترسین دەباشانیش بکەوێتە بەرهێرش سەری ڕەشیش بکەوێتە بەرهێرش زۆر شوێنی تریش بکەوێتە بەرهێرش لەبەرەوەی قەیرانەکان قوڵترە بنەوە و دەستێوەردانەکان زۆرترە بن بە تایبەتی کێمە لە دۆخێکی ڕۆژهەڵاتی ناوەڕاستاژین دۆخێکی ناجێگیرە دۆخێکم بنملانی قوڵی تایە ئەگەری پەرەسەندنی ڕووداوەکان هەیە ئەگەر ڕووداوەکانیش گەورە نەبن ئەقۆزرێنەوە بۆ ئەوەی ئەمریکا شوێن پێی لێشکرێ لە ناوچەکەیە شوێن پێی لێشکرێ یا پێی لێژ نەکرێ و ئەو دژاتی ئەمریکا کاکرێ هەموو ڕەندانەوەی لەسەرێ مابێ لەسەر ناوخۆی هەرێمی کوردستان لەسەر قەوارەی هەرێمی کوردستان و لەسەر پەیوەندی هەرێمی کوردستان بە دەرە و دراوسێ و بە بەغاشە بەڵێ مامۆستا ئەوەی ڕووداوەکان کە ئەوەی ئەیبینی و ئەوەی کە نیەتێکی و پارتی ئەبینی و ئەوەی کە لە دەرەنجامی ئەو پێدراوانەی کە لە کۆتاییەکانی زیاتری 2023 تا ئەمڕۆ کە سەرەتای ساڵی 2024 ئەوەت پێڵێن کە زیاتر بەرە و هەنگاوەکان بەرەو ئەوەیە کە هەڵبژاردنێک بکرێ و جارێکتر شەرعەتێکی تر لە حکوومەت یارم شەرعەت لە پەرلەمانەوە وەرگێت و دام و دەستگاکان شەرعەت وەرگین و تا ڕادێک مؤسسات قسە بکە لە بری حەزب لە هەرێمی کوردستاندا یاخود بەرەو ئەوەیە کە دەستی بەو بابەتە بکرێ و هەڵبژاردنیش بکرێتە مەودایەکی دوورتر ئەو کاتە هەموو ڕۆژێک هەرێمی کوردستان لە بەردەمە ترسی زیاترە بێ کامیان زیاتری پێدراوی داوە بە جەنابەت کام هەنگاوە ئەو ڕووداوانەی ڕوویان داوە بەش بە حاڵی خۆم ناتوانم بڵێم یەکێکیان بەسەرێکێکی ترا زاڵکەم بەڵام لەبەرەوەی ئێمە لە عێراقاژین مەسەڵەی هەڵبژاردن تەنها مەسەلەیەکی نێوانی یەکێتی و پارتی نەماوە لەبەرەوەی ئێمە پەرلەمانی کوردستانمان نەماوە دام و دەستگاکانی خۆمان لە کار خستۆ بە دەستی خۆمان بەداخەوە لە هەڵەیەکی مێژووی گەورەیە پەرلەمانی کوردستان تەمەنی خۆی درێژ کردەوە لە هەڵەیەکی مێژووی قورسترە ئێمە دەستوری هەرێمی کوردستانمان نییە بۆ ئەوەی ئێمە دادگای باڵای دەستوریمان هەبێ واگەر ئێمە ناکۆک بووین لەسەر دەقی دەستور یا لەسەر سیاسەتێک پەنابەرینە بەش دادگاکەی خۆمان ئێستا دەستگا ناوبژوانەکە بۆتە دادگای باڵای فدراڵی عێراق دادگای باڵای فدراڵی عێراق ئەگەر جارێ بڕیارەکانی قانون بن سێ جار بڕیارەکانی سیاسین و هێزە سیاسەکانی تری عێراق و تەنانەت دەوروبەریش تەماحیان لەوەیە کەوە بەرهێنان لە ئەم دۆخەی هەرێمی کوردستان بکرێ بۆ ئێستا باز لەوا کرێ کە لە مانگی 5 ئەو ناوانەیە هەڵبژاردن بکرێ بەڵام لە دۆخێکی وەکو
پڕ لە ناکۆکی وەکو هەرێمە یەکتر قبول نەکردن و بێمتمانەیە وە لە دۆخێکی ناجێگیر و تەماحی وەبەرهێنان لەم دۆخی ئێستای کوردستانی وەکو بەغایە و بوونی فشاری هەرێمەتی لەسەر هەرێمی کوردستان و ململانە لە نێوان ئەمریکا و زلێزە ناوچەیەکانە هەموو ئەوانە پێمانەڵێ ئێمە ناتوانین گرنتی بین و دڵنیا بین لە مانگی پێنجی شاڵبژاردنەکرێت ئێستا باسێکی لەو جۆراکرێت لەبەرەوەی وتمان ملکەچە بۆ ڕێکەوتنە سیاسیەکان و ئێمە وادەیەکی دەستوری دیاریکراومان نییە پێوەی پیابند بن بڵێ ئەبێت لەو وادەیە و ئەگەر لەو وادەیە نەبوو فڵان هێز ناتوانێت فڵان مانۆر بکە یا فڵان هێزی تر ناتوانێت لەبەرەوەی دەستوری هەرێمی کوردستانمان نییە دەستوری عێراقی ژوادەکان بۆ پەرلەمانی فدراڵی دیاریکراون لەبەر نەبوونی ئەو وادە دەستوریانەی سەبارەت بە پەرلەمان و هەڵبژاردننی هەرێمی کوردستان تا ڕادێ زەمان کراوەیە هەموو کراوەیەکی زەمەنیش نیشانەی قوڵتربوونەوەی کێشەکان و لە هەرێمی کوردستان و دیسانەوە خراپتربوونی بەرەنجام و دەرهاویشتەکانی هەر هەڵبژاردنێک لە ئایندەیە ببێ لەبەرەوەی هەڵبژاردنێکە بێ یعنی جۆرە لە بێمتمانایی لە سەرەتاوە بە هێزەکانەوە دیارە بێ و هەڵبژاردنێکی ناچارە بێ لە هەموو حاڵەتێک ئەگەر لانی کەمی پەیوەندیەکانی یەکێتی و پارتی بینا نەکرێنەوە و جۆرە لە لەیەک تێگەشتنی زیاتر لە نێوان هەرێم و بەغا دروست نەبێ ڕەنگە خۆی لە خۆیە ئەو هەڵبژاردنە ئێمە ئەگەر نەشتوانین هەموو ئاماجەکانی هەڵبژاردننی پێبێنینە دی لەوەی کە ئێمە قانون سەروەر بێ وڵاتەکەمان یەک بگرێتەوە هێزێکی پێشمەرگەی یەکگرتومان هەبێت دام و دەستگایەکی ئاسایشی یەکگرتومان هەبێ لانی کەم شەرعیەت بۆ دام و دەستگاکان بەمژێڕینەوە و کەمێک لەو فشاری لە سەرمانەکەم بکەینەوە بە بڕای من هیچ گرنتێک نییە ئەگەر چی ئێستا بازلەوە کرێ لە مانگی پێنج و ناوای هەڵبژاردن کرێ بەڵام لەبەر سروشتی پەیوەندیەکانی یەکێتی و پارتی لە هەرێم و واو تەما حەساسی لە بەغا هەیە بۆ زیاتر لە قاڵبدانی قوارەی هەرێم و تەنانەت بیرکردنەوە لە لێدانی یەک پارچەی قوارەی هەرێم ئێمە ناتوانین لە ڕاستیە گرنتی بین یا بە تەواوەتی دڵنیا بین کە لە زەمانێکی دیاریکراوە هەڵبژاردنەکان جامەدرێت. باشە با کەمێک هەڵبکشێن بۆ ئەوەی کە مانەوەی ئەمریکا لێرە بەڕێز مامۆستا ئەبوبەکر یعنی ئەمریکا ئێستا بەهۆی ئەوەی کە بە لەلایەک ئەبێ یارمەتی ئیسرائیلدا لە جەنجی فەڵەستین و ئیسرائیل و حەماسە لەلایەکی تر هێشتا مەسەلەی ئۆکرانیا و رووسیا کۆتایی پێ نەهاتووە ئەمریکا قوتی ئەوە چینیش بۆ اقتصادە زەبەلاحەوە ئەوە دێت و نەرم ئەیبینی کە چۆن پاڵەنێ و دێت وەکو ئەوان ئەڵێن ئێمە شەڕ ناکەین بەڵام شەڕی اقتصادیەکەین ئەمریکا چارەنووسی یان ئەوێت لە عراق بێنێتەوە یان بە قوتەوە لە عراق بێنێتەوە یان ئەتوانێت بە قوتەوە لە عراق بێنێتەوە یان بەدیوێکی تردا خۆیەکێتی و پارتی ڕەنگە هەردووچیان بە مەسافەیەک یان ئەمریکا وای کرد بێت کە بە مەسافەیەک لی دوور بن یان نزیک بن ڕەنگە احتیمادی کولی لەسەر هیچیان نەبێ بە وەک پێویست بینیمان لە راپۆرتەکانی کنسوڵی پێشووی هەولێر کە نیگەران بوو لە دۆخی حکوومەتی هەرێمی کوردستان و هەتا بە ماڵێکی کارتۆنی وەسفی کرد ئەو تا قسەکەشی وردە دێتە دی ئەمریکا ئەتوانێت لێرە بەهێزەوە بمێنێتەوە و ڕەدی ئەو فشارانە بکات بەرگەی ئەو فشارانە بگرێ دیارە ئەمریکا زلهێزێکی جیهانان و کولی لە ناکرێت بەڵام کە زلهێزی جیهانیە مەرج نییە لە هەموو کات و لە هەموو شوێنەکە زلهێری جیهانی بێ و ئێستا تا ڕادەیەک کۆمەڵێ لێکۆڵینەوەی استراتیژی هەن باز لەواکەن کە هێزی ئەمریکا بەرەو لێژیە واتە ئەمریکا بەرەو بەهێزی زۆرتر ناڕۆ بەرەو لاوازیە ڕۆ تەنانەت ناوخۆی کۆمەلگای ئەمریکی ناوخۆیەکی ناجێگیرە هەندێک راپۆرت و نووسین و بیرکردنەوەی استراتیژی تەنانەت مەترسی لە ڕوودانی شەڕی ناوخۆ لە ئەمریکا ڕۆدەن بێنە پێش چای خۆت جارێکتر ترەمپ یا هاوکارێکی ترەمپ دەرچێتەوە لە ئەمریکایە کە ئەگەرێکی نزیکە ئێستا بایدن ئاستی جەماوەری زۆر نزم بۆتەوە ئەو کاتابی هاوکێشەکان چیان لێبێ ئەمریکا لە عێراقا بە بەهێزی مێنێتەوە پێم وایە ئەمریکا ئێستا لە عێراقا بە بەهێزی نییە واتە ئەمریکا لەو ڕۆژە کە هێزەکانی کێشایەوە لە 2011 لەو ڕۆژەوە کە عێراق شکستی خوارد ببێ بە ئەزمونێکی سەرکەوتوو بۆ ئەمریکا لەو ڕۆژەوە کە نەخشەی هەرێمەتیەکان عێراقیان هەڵتەکەن و کردیان بە شوێنێک بۆ لێدانی ئەمریکا و هەیبەتی ئەمریکا و پرۆژەی ئەمریکا بۆ ئەوەی عێراق ببێ بە نمونەیەکی دیموکراسی و گەشتەکردووی ئابووری لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە و ببێ بە دەواازەیە بۆ دروستکردنی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی نوێ لەگەڵ عەرەبەکانی کەندا و ئیسرائیل و دواتر وڵاتانی ناوچەکە ئەمە شکستی خواردووە کەواتە هەر ئەوەی کە ئەو نمونەی بۆ عێراق ئەمریکا ئەیوە شکستی خوارد
و نەیتوانی هێزەکانی بەسەر بمێنێتەوە و زەبری بڕی گەورەی بەرکەون لە عێراقا. ئەمریکا بەهێزی لە عێراقا نییە و ئێستا ڕۆژانە یا بڵێم هەفتانە هێرش ئەکسێت لەسەر هێزەکانی ئەمریکا توانە وەڵام باتەوە، بەڵام ئەگەر ئەمریکا زۆرتریش وەڵام باتەوە یەکسەر مەسلەی دەرکردنی هێزەکانی ئەمریکا ئەبێ بە مەسلەیەکی نیشتیمانی عراقی و ئێستا بڕیارێکی سڕکراو لە پەرلەمانی عێراقا هەیە کە باز لە دەرکردنی هێزەکانی ئەمریکا و خۆرئاواکە لە عێراقا. ئەم بڕیارە سڕ کراوە هەر کاتێ بیانەوێ زیندوێکەنەوە و ئێستا ئەم ئیستفزازکردنی ئەمریکا کە زیاتر پێیان بۆ نادنە قەڵسکردنیەتی، هەی بەشکاندنیەتی، ناشرینکردنیەتی و وێناکردنیەتی وەک داگیرکەر. وێناکردنیەتی وەک داگیرکەر بۆیە ناوی ئەو گروپانەی کە هەڵمەدە بنە سەر ئەمریکا یا هێرشەکەنە سەر ئەمریکا ناوی گروپی بەرهەڵسکاریان لێکراوە. گروپی بەرهەڵسکار لە فەرهەنگی سیاسیە بەرامبەر داگیرکەرە. بۆیە عێراق ئێستا وەکو شوێنێکی داگیرکراو سەیرەکرێ و ئەیانەوێ پرسی ململانێ لەگەڵ ئەمریکا نەبێتە تەنها پرسی ئێرانی، ببێتە پرسێکی نیشتیمانی عێراقی. ئەو کاتە گەر ئەمە ژوای کرد بۆیە ئەمەش دەستی ئەمریکای بەستووە لە ناوچەکەیە کە ناتوانێت وەڵامدانەوەی گەورەی هەبێ و ئێستا ڕاستە ڕێکەوتنێک لە نێوان عێراق و ئەمریکای هەیە بە گوێرەی ڕێکەوتنە ئەمریکا لێرە ماوەتەوە و ئەمریکا توانێت لێرە بمێنێتەوە ئەگەر بێوێ، بەڵام بە هەموو باجی ئەمریکا ناتوانێت لە عێراق بمێنێتەوە. بژاردەیەکی تر لە بەردەمی ئەمریکا هەیە خۆزگە بیری لێ بکردایەتەوە، کاویژەوەیە زیندووکردنەوەی ریفراندۆمە سڕکراوەکەی ئێمەیە بۆی دەستبەرداری بەشەکەی تری عێراق بێ، دەوڵەتی باشووری کوردستان دروست ببێ وەک ناوچەیەکی جێی متمانەی ئەمریکا لە دڵی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە. تۆ بڵێ ئەمریکەکان ئەوە نەبوێر بن بیر لە بژاردەیەکی لەو جۆرە بکەنەوە، ئەتوانن بەرگری لێ بکەن ئەگەر شتێکی وەها لە حاڵەتێکی وەها کە بیریان لە بژاردەیەکی وەها کردەوە توانن دیفاعی لێ بکەن کە ئێستا بەڕێزت وەسفت کرد کە خۆیان دەست بەستراون لەوەی کە بتوان دیفاع لە خۆیان بکەن. ئەو کاتە بە ناوی وڵاتێکەوە ئەتوانن دیفاعی لێ بکەن لەبەرەوەی ئەکرێ هەرە ڕۆژەی کە سربەخۆیەکە ڕاگەیەندرا ڕێکەوتنێکی استراتیژی لەگەڵ ئەمریکا ببەسترێ بۆ نمونە بە گوێرەی ئەو ڕێکەوتنە هێزەکانی ئەمریکا بێنە هەرێمی کوردستانەوە، ئەو کاتە دەوڵەتێکە و خۆشیان لە ئەندامی لە نەتەوەیەگرتوەکانە مەسەل هەل حسابێکی بۆ بکەن، ئەتوانن ڕووپۆشێکی قانونی بۆ دروستکەن بە جۆرە لە جۆرەکان. بەڵام ئایا ئەمریکا بیر لە شتێکی واکاتەوە؟ ئەمە ئەو پەڕی ناومێدی ئەمریکا ئەگەر بگاتە ئەو حەدە ئەو پەڕی ناومێدی ئەمریکا گەێنێ لە وڵاتانی ناوچەکە، بەڵام دیارە بژاردەیەکی قورسە، بەڵام ئەگەر لە سەتا دەش بێ ئەبێ حسابکەین کێکێ لە بژاردەکانی ئەمریکا بێ ئەگەر هەموو وەرەقەکانی دەستی لە ناوچەکە سووتە. باشە بەڕێز مامۆستا مەسەلەن ئەوە ئەمریکا یەکێک لە کارتەکانی مەسلەی دۆلارەکە پارەی نەوتەکە چێتەوە بانقێکی ئەمریکا و دوایی لەژێر چاودێری بانقی فیدراڵی ئەمریکی دۆلارەکە دێتەوە. عێراق ئەمڕۆ بڕیاریدا کە لە 2024 تەواوی مامەڵە ناوخۆیەکان بە دینار بێ. هەست ناکەی وردەکار بۆ کرێکە ئەمەش یان دراوی تریش بەکاربێنێ لەوانە پارەی چینی ئەمەش ئامادەکاریەک بێت لە عێراقیان فشارێک بێت بۆ ئەوەی کە ئەمریکا ئەو کارتەشی بە بەهێزی بەدەستەوە نەمێنێت یان بە دیوێکی دەرەوە بڵێن کە هەموو عێراقیەکان یان ئەوانەی لە سوڵتان بە تایبەتی چوارچێوەی هەمانجی کە ئێستا ئیدارەی حکوومەتەکە ئەدەن بوێری یان ئەچنە ئەو خەتە پێشەی کە بە تەواوەتی ئەمریکا لێرە کۆتایی بێ و تەجروبەی ئەفغانستان دووبارە بێتەوە بە شکلێکی تر بە فۆرمێکی تر. طبعا ئەویش لە 2000 نەیتوانی دەرەقەتی تاڵیبان بێ ناچار دەستی ئاشتی بۆ درێژ کرد. بەڵێ من پێم وایە یعنی بەرەی هەماهەنگی شیعی لە عێراقا بیرکردنەوەیەکی لەو جۆرەی هەیە، خوازیاری ئەوەن کە ئەمریکا لە عێراقا بچێتە دەرەوە، ئەمریکا بە شکست خواردو لە عێراقا بچێتە دەرەوە، بۆیە ئێستا بەنیازیەوەن هەموو ئەو کارتانی بەدەستی ئەمریکاوەیە بیسووتێنن، لەوانە کارتی فشاری دۆلار، لەوانە بوونی هێزەکانی لە عێراقا، لەوانە سروشتی پەیوەندی بە هەرێمی کوردستانەوە و زۆر ئاسایە کاتی خۆی پێش ساڵێک 2 ساڵیش باسمان کردووە کە ڕەنگەیەکە لەو ڕێکارانەی بەخا بەرامبەر هەرێمی کوردستان بگرێتە دەست سنووردارکردنی جوڵە دیبلۆماسیەکانی هەرێمی کوردستان و ملکەشکردنیەتی بۆ بەخا بە جۆرێ سەرۆکە هەرێم و سەرێک و حکوومەت و ئەوانە
بەبێ موافقەی هەرێمی کوردستان نەتوانن بچن بە وڵاتان سەرۆکی وڵاتان ببێنن یاخود ڕێکەوتنامە ئیمزا بکەن لەبەرەوەی ئەم شتانە بە جۆرە لە جۆرەکان لە دەرەوەی دەستورەوە بووە یا بەهۆی ئەو دیفاکتۆ ئەمری واقعە بووە کە لە بەغاو لە هەرێمی کوردستان و لە هەورەیە لە ئارایە بوو بڵێ من پێم وایە هەموو ئەوانەش ئەیانەوێ عێراق بەشێ بێ لە پێکاتەی ئۆراسیا بەشێک بێ لە ئەو حوزە جیۆپۆلیتیکەی کە لە رووسیا و درویژە بێتەوە بۆ ئێران و سین و عێراق و ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و کە دەمێکە تەنزیری بۆ کرێ و عێراق لە ناو دڵی بەرەی بەرەنگاری ئیسلامیایە و یەکێ لە هەر حەڵقە گرنگەکانی بەرەی بەرەنگاری ئیسلامیە بە جۆرێک کە باەخەکەی ئەوەندە زۆرە ئەیانەوێ بە تەواوەتی یەکلای بێتەوە لە عێراق دیارە ئێستا کۆماری ئیسلامی ئێران و شیعەکان هەژمونیان هەیە بەڵام هێشتا جێپەیەکی ئەمریکا و هەندێک هێزی تریش لە ناو عێراقە هەن کە بە تەواوەتی ملکەچی سیاسەتەکانی کۆماری ئیسلامی ئێران و بەرەی بەرەنگاری نەبوون و خۆیان بەو جۆرە ڕێک نەخستووە کە لە عێراقێکان و عێراق بەشێکە لە بەرەی بەرەنگاری و بەشێکە لە ناوچە و حوزەی جیۆپۆلیتیکی ئۆراسیا بەو جۆرە بیر ناکەنەوە ئەیانەوێ ئەمانەش یا پاکتاوکەن یا ناچاریانکەن بەوەی خۆیان ڕێخن لە چوارچەوەی ئەم بەرەیە یا خوسزایان بن بە جۆرەها شێوازی ئابووری شێوازی سەرباژی شێوازی قانونی خۆمانە بینین کە لە چەند ساڵی ڕابردووە ئەم چیرۆک و داستانە بەردەوام و پێم وایە لە ئایندەشە بەردەوامە بێ لەبەرەوەی ئەمە دیدێکی استراتیژی گەورە و قوڵە ململانەکان لەسەر ئاستی جیهانن بەشێکی لە ناوچەکەی ئێمە و لە عێراق و پڕیشکێشێکیشی بەر هەرێمی کوردستانەکەوێ بە حکمیەوەی بەشێکن لە عێراق و بەشێکیشن لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستین و هەرێمێکی کوردیە کە سێ وڵاتی تر لە ناوچەکەیە کوردی تیاژ مامۆستا قسەیەکی تر هەیە کە چوارچەوەی هەمانجی جارێ بەوەی کە سەدر لەبەرەوەی مەسەلەن بێوێ ئەمریکا ئەگەر بەلاوازی بێ یان بە هەر شێوازێک بێ چوارچەوەی ئەمانجی هێشتا ئەوێ ئەمریکا لە عێراق بمێنێتەوە ئەوە تا چەند دروستە لەبەرەوەی ئەگەر ئەمریکا کارتی دۆلار بەکاربێنێت عێراق تووشی ئەزمەیەکی اقتصادی گەورە بێ ڕەنگە وەختە سەدر خۆری زیاتر گەشت بیان خۆری هەڵبێتەوە یان خۆری ینی ئەم بێتە پێشەوە سەدر بە جۆرێکی تر ئەم بۆ چوونە تا چەند ڕێتی ئەچێ تا ڕادەی ڕێتیەچێ بۆ ئێستا بۆم قۆناغا لەبەرەوەی کە مەسلەی دۆران مەسلەی فشارێکی زۆر گەورەیە و عێراق تووشی قەیرانێکی زۆر گەورەکە ئەمە کاتێکیان پێویستە بۆی ئەوان ئەم وەرەقە لە دەستی ئەمریکایە ئەگەر نەشی سووتێنن لاوازیکەن بەڵام ڕەنگە یعنی بیانەوێ هێزە سەربازیەکانی ئەمریکا لە عێراق بچنە دەرەوە لەم قۆناغەیە بەڵام ڕێکەوتنە استراتیژیەکە لەگەڵ ئەمریکا بمێنێتەوە واتە بەڕێکەوتن هێزەکانی ئەمریکا بچێتە دەر یا بە فشار هێزەکانی ئەمریکا بچێتە دەر بەڵام ئەو ڕێکەوتنی لەگەڵ عێراقا هەیە تەنها ئەو بەشەی کۆتایی پێبێ کە پەیوەندی بە بوونی هێزەکانەوە هەیە ئەمریکا وەک دۆستێ بمێنێتەوە کە پەیوەندی لەگەڵ عێراقا بمێنێ بەڵام هێزی سەربازی لە عێراقا نەمێنێ ڕەنگە ئێستا بیرکردنەوەیەکی لەو جۆرەیانە بێ یا بەدیلی ئەگەر هەتا بەدیلێ پێیاکەن وەکوتمان بۆ مەسلەی دۆلار و بارودۆخی ئابووری عێراق بە جۆرە ڕێگەخەنەوە کە ئەمریکا نەتوانێت بۆ جۆرە فشاریان لێ بکە کە ئێستا توانێت فشاریان لێ بکە بەڵێ تا مامۆستا گەری فۆنەکە دووەرگرت پێێت مامۆستایی باشە کەواتە لەناو ئەو هەموو ئالۆزیانەدا یان بەرەوەی بسمە سەر ئەو پرسیارە تقریبا بۆنی کۆتایی لێدێ و پرسیارە بەڵام مقاومەی ئیسلامی یان بەرەی ئیسلامی یان ئەو جەبهەیە کە ئێوێ پاڵ بە ئەمریکاوە بنێ چینی قبوڵە اقتصادی چینی قبوڵە ینی هەیمەنەی چینی قبوڵە بۆ عێراق و ناوچەکە و جەنابەتە زانی کە چین وردە هاتۆتە ناو ماڵەکانمان چینی قبوڵە بەو ئەندازەی کە کۆماری ئیسلامی ئێران چینی قبوڵە واتە لە ڕێی کۆماری ئیسلامی ئێرانەوە مەسەلە تەنها چین نییە مەسەلە هاوپەیمانیەتێکی ڕانەگەیەندراوە لە نێوان رووسیا و چین و کۆماری ئیسلامی ئێران و هەندێک وڵاتی تر ئەمە ڕەهەندی ئابووری هەیە ئێستا وڵاتان هەتا لە ئەمریکای لاتون و لە ئەفریقا و ئەوانە تێکەڵ بە ڕەهەندە ئابووریەکە بن هیندستان و خەریکە بەشێک لە وڵاتە عەرەبیەکان و یعنی جێپەیەکی گەوراکەنەوە لە جیهانە ئێستا ڕووسەکان ململانەیەکی قوڵی ئەمریکاکەن لە ئەفریقایایکەن لە جیهانی عەرەبیایکەن لەبەرەوە بەشێکی گرنگ لە سەرکەوتنەکانی خۆیان لەو ناوچانەیە ئەبینن بۆیە لێرە بەرج نییە ڕاستەخۆ سینیەکان دێن بەڵام بە لێک تێگەشتن لەگەڵ کۆماری ئیسلامی ئێرانە بەڵام لە هەموو حاڵەتێکە بەڵێ گروپەکانی بەرهەڵستی ئیسلامی چوارچەوەی هەماهەنگی بە دڵنیاییەوە لە زۆربەی کاتە چینیەکان هەڵەبژێرن بەسەر ئەمریکای یەکەم لەبەرەوەی چینیەکان لەم قۆناغایلانی کەم هەژمونی
عسکەریان نییە، هەژمونی سەربازیان نییە، زیاتر هەژمونی ئابوووریان هەیە. دووەمیان لەبەرەوەی هاوپەیمانی کۆماری ئیسلامی ئێرانە ئەتوانن لە ڕێگای کۆماری ئیسلامی ئێرانەوە هاوپەیمانەتی چەند قۆڵی دروستکەن و ببن بە بەشە لەو بازاڕ و لەو استراتیژە و بووە لە ئایندەیە لەو پەیمانە عسکەریە کە ئەگەری هەیە لە داهاتوە دروست ببێ و هەندێک هەوڵش درا لەو پێناوەیە هەوڵەکان سەرکەوتو نەبوون وابزانم ئەمریکا خۆر ئاوایەکانیش هۆکارێک بوون لەوەی سەرکەوتو نەبن بۆیە بەڵێ بە بڕای من ئەوان هەڵەبژێرن بەسەر ئەمریکایە لەبەر زیاتر لە هۆکارێک بەشێکی گرنگ لە هۆکارەکان ئەوەیە کە بەرەی بەرەنگاری و استراتیژەتی ئایدۆلۆژی شیعی و ئەو حەوزەی کە ئەیانەوێت دروستیکەن و ئەو قورسایە جیۆپۆلیتیکەی لە جیهانە ئەیانەوێ هەیان بێ و بیبین. مامۆستا بەرەی مقاومە ئەوەی کە هەیە مەسەلەن خۆ دیارە ینی شەڕێکی مباشر لە مەسەلەن لە فەڵەستین و ئیسرائیل هەیە ئەو بەرەی مقاومەیە هەر مەسەلەوەی چۆن ئەمریکا دەست بەستراوە ئەوانیش نانەوێ جەبهەکە بێتە دووبەرەیی و تەنها ئەو استفزازانەی کە لە ڕێی درۆنەوە ئەکرێ لەو ئاستە ئەمێنێتەوە یاخود ئەمە سەرەتایەکە و ڕەنگە مەسەلەن ڕوبەڕبوونەوەکە قورستر بێ یان تواناکەیان ئەوەنی ڕاستە خۆ ڕوبەڕووی ئەمریکا ببنەوە لە ئێستا یان جارێ قۆناغەکە پێویستی بەوەندەیە. بە بڕای من بەرەی بەرەنگاری ئیسلامی ڕاستە لە ڕووی تاکتیکیەوە ڕەنگە هەر وڵاتە و هەندێک ئازادیان نەبێ بەڵام لە ڕووی بڕیاری استراتیژیەوە بڕیارەکە لە تاران دەرەچێت. یعنی کۆماری ئیسلامی ئێران ئیدارەی کۆی مەسەلە استراتیژیەکانەکە بەڵام مەسەلە مەیدانیەکان بۆ خۆیان بەجێهێڵێ تاکو ئێستا بە بڕای من قەنەعەتی کۆماری ئیسلامی ئێران ئەوەیە کە ئیستفزاز بکرێ فشار بکرێ ئەمریکا ناشرین بکرێ ئیحراج بکرێ شەڕەکە گەورە نەبێ بەڵام ئەکرێ بۆ نمونە ئەگەر دینامیکێتی شەڕی غەزا شتی چاڕوان نەکراوی لێکەوتەوە بە 2 مانگ 3 مانگی تر شەڕەکە کۆتایی پێنەهات یا ئیسرائیل بیری لەوە کردەوە ئەم بارودۆخەی ئێستا بۆی دروست بووە بیر لەوە بکاتەوە حیزب اللهش کۆتایی پێبێنێ یعنی حیزب اللهش تەمێکە یا کۆماری ئیسلامی ئێران گەشتا و قەنەعەتەی کە ئەمریکا و خۆر ئاوا و ئیسرائیل لە دۆخێکی زۆر زەبوونیان لە بەرژەوەندی ئەمە لە کۆمەڵە شوێن یعنی شەڕەکە جەنگەکە ململانەکە پەرە پێ بە یا هێزێکی جەنگێکی تر لە شوێنێکی تری جیهانە دروست بوو کە ئێمە چاوەڕێی ناکەین و ئەوە ڕنگدانەوەی لە خۆرهەڵاتی ناوەڕاستە هەبوو یا هەندێک ڕێکەوتن کرا یا کۆماری ئیسلامیێران لەم ناوەیە بوو بە هێزێکی ئەتۆمی زۆر شت هەیە کە لەم ڕووبەندەیە ئێمە توانە حسابی بۆ بکەین هەموو جارێکیش بێگومان شتەکان بە بڕیار نابن جارێک وایە هەڵەی استراتیژی ڕووداوێکی گەورە تەقێنێتەوە کە ڕەنگە استراتیژیەکانی حسابیان بۆ نەکرد بێ بەڵام ناشتوانن کۆنتترۆلی کردووە گەورا بێ بەڵام تاکو ئێستا استراتیژەکی حراجکردن و لە قاڵبدان و ناشرینکردن و باجلێ وەرگرتن و ینی شوێن پێی خۆی قایمکردن و واخۆنیشاندانە کە ئێمە کۆمەڵی وەرەقەمان بەدەستەوەیە و ئێمە سەرەداوەکانی هێز جوڵاندنی ناوچەکەمان لە دەستایە ئەبێ قسە لەگەڵ تاران بکرێ لە هەموو ئەو مەلەفانەی پەیوەندیان بە خۆرهەڵاتی ناوەڕاستەوەیە. بەڵێ زۆر سوپاس بۆ بەڕێز مامۆستا هەبوو کاروانین و سەر و چاودێری سیاسی سوپاس بۆ بەڕێستان لە شاری سلێمانیەوە لەگەڵ مابوو سوپاس ماندوومان کردی بینەرانی خۆشەویست ئێمەش لەگەڵ هاوکارانم بەڕێوەڕامامان پێشکەشکردن لە مەلایەتانەمانەتی خوای گەورە من خواتان لەگەڵ